حەزکردین هێدی شوباڵا بۆینەوەبی ئەوە دەبێت بقەسرێتەوە وانە جوتیارانی دەشتی هەریر و باتاس دەستیان بە چاندنی برنجی ئەمساڵ کردووە، بەڵام ئەوەی گرفت و خەمی گەورەیە بۆ ئەوان کەمی ڕێژەی بارانبارینی ئەمساڵ سەرچاوەکانی ئاو لەم سنوورە و لە تۆی هەرێمی کوردستان ڕووی لە کەمی کردووە. بەرهەمی برنجیش بۆ ناسراوە کە ساڵانە هەر لە کاتی چاندنی تاوەکو کاتی پێگەیشتنی بەرهەمەکە پێویستی بە ئاوێکی زۆر و ئاودانی بەردەوام هەیە. لەسەر ئەم بابەتە و کاریگەری کەمی ئاو لە ناوچەکە لەسەر بەرهەمی برنج جوتیارانی ئەم سنوورە ئەدوێنم. ئەو ساڵ ئاو کەمە ئاو کەمی ئەم ساڵ کاریگەریە چێبی لەسەر بەرهەمی برنجی؟ بەێ ئەو ساڵ ئاو کەمە کاریگەریەکی 150 تقریبان ئەبی لەسەر برنجی، یعنی پار ئەتوو لە هەر تەنەکەی 55 تەنەکە 6 تەنەکە هاتبایە، ئەو سارە لە هەر تەنەکەی تقریبان 20 تەنەکە 30 تەنەکە 35 تەنەکە لەو بابەتەی دێ، چونکە بە ڕێژەیەکی زۆر لە ئێستادا ئەوە نەگەیشتینە هاوینێ ئاو کەمە، ئەگەر بگەینە هاوینێ و مانجی هەشتونۆ بێگومان لە وەختی گەرماترەبی و ئاویش کەمترە بیت. برنج بەگشتی لەو کاتێ ئەچێنن تاوەکو پێ ئەگات ڕۆژانە پێویستی بە ئاودانە یاخود چۆن ئاویەدەن؟ بەێ ئێستا ئەوەی ئەیبینن لێرە ئەوم پێری ماکاو، ئەو ماکاوانە لە ناو برنجی لێ ئەدەن ڕۆژانە دەبی ئەو برنجە ئاوی لەسەربی هەموو دەمێ بەبێ بڕان، هەتا ئەتو ئەدروی و ئەو برنجەی دەبی مەعەدەلی ئەو خوای ئەو برنجەی ئاوی لەسەربیتن، چونکە پێویستی بە ئاوە وەکو گەنم نییە، دەبی بە ڕێژەیەکی زۆر برنجەکە ئاوی لەسەربی، ئەگەر ئاوی لەسەر نەبی کز ئەبی زەعیفەبی سستەبی هەتا وای لێدێ ئەگەر ئاوی نەگاتێ وشکەبی. براکەم لە ڕووی کەمبارین و ئاو کەمی لە ڕووی ئاو برنجەکەی ئەگەر ئاو کەم بێ کاریگەریمان نەبی لە برنج، لەوەی مەسەلە بینی ئاوی کەم بێ لە ئاشەکەی یەکەم جار ئاشەکەی برنجەکەمان دەرناچی، برنجەکەمان زۆرتر ئەشێ ئەگەر ئاوی کەم بی، ئەگەر ئاوەکەشمان باش بی ئەلحەمدولیلا ئیشاڵڵا ئاوەکەمان باشە پشت و پەنا بەخوای، ئەگەر ئاوەکەمان باش بی برنجی شەشمانجیەکەمان ئەوەی کوردی ئەوە خڕ و جوان دەرەچی لە ئاشەکەی ناشێ، لە ڕووی لێنانەکەی لە مارەوەش برنجەکی جوان دەرەچی، سەدریەکەشمان هەروە ئەگەر ئاوی باش بێ برنجەکی درێژ و جوان دەرەچی بە بۆن دەرەچی بۆنی خۆشەبی، لە ئاشەکەش ناشێ برنجە شووا دەرەچی هیچ کەسێک گلەی لێ نابی. وەڵڵاهی ئەگەر ئاو کەم بی کاریگەریە بی لەسەر برنجی، حتا ئێستا لە ڕووی ئاو کەمیە وەڵای ئاوەکەی کەمە بەس ئینشاءڵڵا چان و ڕحمی ڕەب العالەمین ئینشاءڵڵا زۆرە بی، بەڵام هەتا ئێستا کەمە، ئەگەر لەوەش کەم بی لە مانجی هەفتەوە تا هەشت ئەگەر کەم بی کاریگەرەکی زۆرەکە لە ڕووی برنج، بەڵێ ئەوە هەتا 100 ڕاستە برنجە تا ئاوی زۆر بی هەتا ئاوی باشبی برنجەکە جوانتر دەرەچی، برنجەکە باشتر دەرەچی، برنجەکەی بۆندارەکەی بە بۆن دەرەچی، ئەوەی خڕەکەی خڕەبی جوانەبی، هیچ کەم و کورتێکی لەسەر نابی ئەگەر ئاوی زۆر بی، ئەگەر ئاوی کەم بی کەم و کورتێ بی.